جه تلفزیون کردیا دنگی امریکای اف دمو همی دمن و باش بینرن هجا ایرو 13 پوشورا سال 1726 انا کردیه لبرانبر 4 تیرمها 1026 انا زاینه اصالح دمیجر ایرو از به ورمه دوی برنامه تایبت جبو رومال کرنا سال وگرا 205 یا سرخوابونا امریکای هفکارین من هیرو زنگنه و سیروان قچوجی به مرانه امی به هفرا و برنامه جورا پیشکش بکن. لواشنطن پایتخت و سرانسری امریکای ایرو توی پلک گرمای مزن و بارینا باران جی لور لواشنطن پایتخت امریکی به جوش و کلجانه که پر تایبت پیروزباهی سالوگرا 205 یا سرخوابونا امریکای لدار دخن جسر سبه و پیوان اولهیه با آوائی که بر بچاو هاتن سپاندن و به دهان هزاران ولاتی بری خوددان واشنطن پایتخت جبو بشتاربونا ده مراسم تایبت یا و سالوگرا سرخوابونه دا پشتی نشاندان بالکشن گلک جورین فروکن شر لسر عزمان واشنطن پایتخت ایشف پشتی دمک کرد سروک امریکای دونالد ترامپ گوتاره که پیشکش دکه و امیویب آوائی که زندی جوارا راگهینن ایرو ده هر وها مزنترین یارین آگر ده دیروکا امریکای و جیهان ده جیبل کی ور نشان داین. بله هیرو سیروان و ایرو پشتی نیفرو او بیشن نزیکی جهه کسروک نهایی پشتی دمک کرد باخذه و برنامه یک تایبت لو دری پیشکش کرد کشو هوای و دری چاو بکاهی رو تجمع دستی صالح کشو هوا اگر امل روی لبابلین کشو هوای بابلین گرمی سردی و باسی بکن زور گرم بو امر روزی کی هر گرم بو پلی گرم زور بو و استاش پیش توزک پیش است باران باری و استاش هر بارانه توزک مراسم کدوا کود مراسمی بابلین و تارکی سرگو کوزانین کدوا کوتوا و هر وها یاری آگرین کان دوا کوتوا بلام کاتی که املی وین و پلان بو کشتکا لکاتی خویا بکره سر رای او گرم زورا بلام کاتی که برنامه که ام تابوی تر خلق اهاتن بو اوشنی که املی وین سلوت امریکا یا خصلاو لامریکا او بشیکا دان رابو سروک لوی و تار پیش کشکا دهات ناوی کشوهایی کی گرم بو سر رای اوش بابلین گرموگوریه کی جشنکو بونکشی زور پیو دیار بونه سیروان يعني براستي يعني قالكي بالكيش وصالح كو وكيروجي كو تفي ويجرماهان يعني بحزاران خلق دهاتن وقت عم نوربون هينجي خلق دكشيان هينجي خلق دهاتن وزبارتكم جمار تفي باران تفي كون هذا فيك اللي كده بارانتي جمار بيتر بويا جبر سدمنكو وانها بحثا ويكرد صال وغيرها دسدو بينجامينه تايبت من ديك ويل امريكا هي وتشو كيدك ام بيجن نيشان ويكي هبون ديار بون يعني لسر وين خلكي نيشان حتى دسته سلوغان دسته خلكي ده سلوغان كو لحر دريد هاتبون نويسان کو اویا سالوگرا 205 یا هر کس خوازه خود و روزی در واشنطن ببینه براستی کسی که دور بون بلکی نکاری بون بین لی کسی در دورا واشنطن هگر سال دنجی هنکی ها او بوانا بوتا ام کار ندن دکنه و دکنج بر ای سال که تایبته بر ویجی او بشتر یعنی صالح اما کدر چوین لوی هاتی نوی یعنی زیاتر لمیلک اما هر روشتینو خلق هل سر راوستابون یعنی ام خلقی هشتا چاوری او ام بو بابلین
دەرگاکە بکرێتەوە و بڕۆن بە ئاساییشا تێپەڕبن بچن بۆ ناو شوێنی ئەو شوێنی کە بڕیارە سەرۆک ترامپ ئەم شەو وتاری لێ پێشکەش بکە ینی شتێکی خەڵکێکی یەجگار زۆر هەر حال مەژی خۆشوێرە حاضر کردیم جوێ درێژیە وێ بەرنامەیەدا لەگەل وەکمە گوت ئەخافتنە سەرۆک ترامپ ئەمێ پێشکەشکن مەگەلک مادە حاضرکردن ژناوانژی ئەم بە دیرۆکێ دەست پێ بکەن سەرۆکێ یەکەمێ ئەمریکایە جۆرج واشنگتن یێ دویەم تامەس جەفرسن و یێ شانزدەم ئەبراهام لینکن ڕۆلێکە بەرز ئاواکردن و سەرکردایەتیە ئەمریکایە دەلیست من و هەفکارەخوا بە فراو نووری مە بەلگە فیلمێک ئامادە کرد و تێدا ڕوونیدا سەر ژیان ئەرک و سەردەمێن کوان هەرسێ سەرکردەیان تێدا ڕێبەری کردبوو کام بە هەورە تەماشەکە. ساڵ لەمەوبەر لە گۆشەیەکی ئەمریکای باکوورەوە کۆمەڵێک مرۆڤ بڕیاریاندا چارەنووسی خۆیان بگرنە دەست بڕیارێک کە نەک تەنها داهاتوی وڵاتێک بەڵکو و ڕەوتی مێژووی جیهانیشی گۆڕی دە ساڵە 1776دا سێزدە کۆلۆنیان سەرخوابوونە خۆی ژێ بریتانیایە مەزن ڕاگەهاند و دەست بە ئەزمونە کوبوو ویلایەتین یەکبووین ئەمریکای کرد. ئەمڕۆ کە ئەمریکای یادی 250 ساڵی خۆی دەکاتەوە ئاوڕێک لەو کەسایەتی و ئامانج و دەستکەوتانە دەدەینەوە کە ئەم وڵاتەیان لە قاڵبدا. ژێ سەردەما شۆرەشێ بگەر حتا دژواری و دەرفەتێن 100 ساڵە 21کان 250 ساڵین دیرۆکە وڵاتێکی کۆ هەر دچە مەزن دەبە. واشنگتن دیسی لە ساڵی 1790 وەک پایتەختی هەمیشەی ئەمریکا دیاری کرا. شارێک کە سنووری ویلایەتەکان تێدا پەڕێنێت و هەموو ئەمریکایەک خۆی بە خاوەنی دەزانێت. شارەکە هەر لە سەرەتاوە هێمای یەکگرتووبوونێکی نیشتمانی بوو بۆ دروستکردنی حکوومەتێکی هەوبەش بۆ خەڵکانێک بە پاشخان و دیدگای جۆرە و جۆرەوە. پشتی بهتری 200 ساڵان پایتەخت هێنجی سمبۆلەکە بەهێزە دەموکراسیە ئەمریکایەیە. جهێ سازیین کۆوەلێت بڕێوە دەبن و gelek manoment û şûnwarên ku dîrok û nirxên wê bibîrtînin. بۆ تێگەیشتن لە چیرۆکی ئەمریکا دەبێ بگەڕێینەوە بۆ ئەو شوێنەی کە هەموو شتێک دەستی پێکردووە. ڕەگ و ڕیشەی ئەم چیرۆکە دەگەڕێتەوە بۆ چەند سەدەیەک پێشستا، ئەو کاتەی کە بیرۆکەی پێکهێنانی نەتەوەیەکی نوێ بۆ یەکەم جار لەدایک دەبێت. مالا کو li pişt me dîroka avakirina wê ji serbixweyiya Amerîkayê bi xwe jî kevintir e. Dîroka avakirina vê malê vedigere nêzîkî 300 sal berê mala kesê ku Amerîka bi xwe damezrand. Malî George Washington damezrêner û bawk û xoşewîstî gelî Amerîka. ماڵی جۆرج واشنگتن لە ماونت ڤێرنن زیاتر لە خانوویەکی ئاسایی بووە. یەکەم سەرۆکی ئەمریکا لێرە ژیاوە و کاری کردووە و مڵک و ماڵی خۆی بەڕێوە بردووە. ئەم ماڵە مێژوویە دەکەوێتە سەر ڕووباری پۆتامێک لە ویلایەتی ڤیرجینیا و ئیستاش یەکێکە لە گرنگترین شوێنە مێژوویەکانی ئەم وڵاتە. شوێنەکە چیرۆکی ژیان و سەرکردایەتی و میراتی یەکەمین سەرۆکی ئەمریکامان بۆ دەگێڕێتەوە. ئەمریکی ماونت ڤێرنن گرنگ دەبینن ji ber ku ew alîkariya wan dike ku jiyana serokê yekemê welêt nas bikin. Her sal nêzîkî milyonek kes serdana vê malê dike. Dîroknas ji bo parastina avahiyê û taybetmendiyên wê yên resen û lêşûna ku bi tevahî ji nû ve ava bikin, gelek xebitîne da ku serdaner malê di forma wê ya resen de bibînin.
افدر جهکی پر قلبالغ بو نتنه مالا واشنطن بو لی ده همان دمه دا جه کاری وی بو لسر روبرا 8000 دونم بو کوی لی اپراسیون چاندنیه بره و دبرن او چاودیریا وان دکر وی آشه گنم دمشاند و می چه دکر وی پیشوازیا به صدان و صدان مهوان و سیاست مدار دولت دکر کل دور صبروجا والد دا آخوین بەهۆی پەیوەندی قوڵی ماونت ڤێرنن بە ژیان و میراتی جۆرج واشنگتۆنەوە پاراستنی ئەم خان و مڵکە بووە بە بەرپرسیارەتێکی مێژوویی کۆمەڵێک ژنی ئەمریکایی بە پێکێنانی کۆمەڵەی ژنانی ماونت ڤێرنن لە ساڵی 1858 هەوڵەکانیان خستوەتە گەڕ بۆ ڕزگارکردن و پاراستنی خانووەکە کۆمەڵەکە بەکڕین و پاراستنی مڵکەکە بوون بە یەکێک لە یەکەم هەوڵە ڕێکخراوەکان بۆ پاراستنی شوێنێکی مێژوویی لە ئەمریکا. So it is definitely a challenge. We have a large team. بێگومان ئەف دژواریەکە لەڤێر لە ماونت ڤێرنن تیمێکە مەزن ئاپسپۆران هەیە و بە بەردەوامیش بوو پاراستنێ دەخەبتن داک و پشت ڕاست بکن و ئەو لە هەمبەر هەرفتنا بدەمێڕە لە بەرخۆددا و پرانیا مەتریالان ئۆرجینالن ئەف یەک بسایە هەوڵدانین کۆماک و خۆدیە ماونت ڤێرننەیە ئیر و وێ بەڕێوە دەبە کۆمەڵەیە ژنان ئاماون ڤێرنن ئەو ڕێخستنێکە تایبەتە و یەکەم جار لە ساڵە 1858دا ئەف مل ژمالباتە واشنگتن کڕی. واشنگتن بە دلێکی خۆش ڕێڤەبرنا عەردێ خۆ چاودێریە چاندنیە و باشترکردنا ملکی خۆ دەکرد. ماونت ڤێرنن کەسایەتیە وی وەکو ڕێبەرێکی کەتکار پراتیکی و سەربەخوا نیشان دەدا. پشتی ئەرکێن خۆیان سەرۆکتیە ئەو بە کێفخۆشی ڤەدیگەریە ماڵێ و نیشان دەدا ئەو چ قەس ژیانە خۆیە تایبەت لەڤەر بە بلندی دنرخینە. جۆرج واشنگتۆن دەبێژە ئەس دەکارم بڕاستی بێژم کۆ ڕوونشتنا لە vê ماڵێ بە هەڤالێکی یان دوو هەڤالان را باشترە ji ڕوونشتنا لەسەر کورسیە حکوومەتێ کۆ هەموو بەرپرسên دەولەتێ و نونەرên ئەوروپایی ژی لەبەر من بن. ماونت ڤێرنن ئیستەش وەکێمایەک بۆوە بیرهێنانەوەی کەسایەتی و بیر و باوەڕ و سەرکردایەتیەکەی جۆرج واشنگتۆن ماوەتەوە. ئەم ماڵەوە بیرمان دەهێنێتەوە کە لە پشت ئەو سەرکردە سیاسی و فەرماندە گەورە سەربازیەوە پیاوێکە بووە کە وابەستەیەکی قوڵی بە ماڵەکەی و ژیانی خۆی و ئەو میراتەوە هەبووە کە بۆنەوەکانی ئیستا و داهاتوو بەجێی هێشتووە. ڕێبەرتیە ویە دە مەیدانên شەر و دو حکوومەتێدا میناکên گرنگ ئاواکردن کۆ ئیرۆژی باندۆرێ لەسەر دەموکراسیە ئەمریکی دکن. ئەم گۆڕە سادەیە بیرهێنانەوەی لایەنی مرۆیی و بەرزەکەی جۆرج واشنگتۆنمان بۆ دەردەخات. پیاوێک کە لە سەروی نازنا و شانازیەکانی خۆی بەرپرسیارەتی قورسی سەرکردایەتیکردنی نەتەوەیەکی تازە پێگەیشتووی لە یەکێک لە سەختترین قۆناغەکانی مێژووی خۆیدا هەڵگرتبوو. قۆناغێک کە پڕ بوو لە گومان و قوربانیدان و تاقیکردنەوە گەورەکان. ئەم لە پێش پەیکەر و مانومنتا تامس جەفرسۆن ڕاوەستیانە باندۆرە مایندەیە یەک ji گرنگترین دامەزرێنەرên ئەمریکایە. جەفرسۆن تەنها سیاسەتمەدار نەبوو، ئەو نوێنەرایەتی بیرۆکەیەکی دەکرد کە باوەڕی وابوو دەسەڵات لە خەڵکەوە سەرچاوە دەگرێت و ئازادی مافێکی سروشتی مرۆڤە. بیرۆکەیە کە تاوەکو ئیستەش بەشێکە لە ناسنامەی ئەمریکیەکان. تامس جەفرسۆن وەکو نویسکارێ سەرەکەیە ڕاگەهاندنا سەرخوابوونێ تێناسین. وتەکانی کە دەڵێت هەموو مرۆڤەکان وەک یەک دروست بوون و وەک یەکیش خاوەنی مافی سروشتین دەبێتە یەکێک لە بیرۆکە کاریگەرەکانی مێژووی جیهان. چەمکە گەلێک کە بۆ چەندین سەدە ئیلهام بەخش بوون بۆ هەوڵەکان لە پێناو ئازادی و یەکسانی و مافەکانی مرۆڤدا. ئەمریکا جی پەڕەنگیە. gelek mirovên cida, gelek çandin cida, her cura paşxaneyên cida. û em bawer dikin ku her kes di bin qanûnê de xwedî mafên wek hebe.
هەر یەک جوان ئەو بەڕاستی بنگەها وەلێتە. میراتا جفرسن وەکو سەرۆکێ سێیەمینێ ئەمریکایە ji ڕاگەهاندنا سەرخۆبوونێ وێ دەتر diçe. Wî çavdêriya kirîna Louisianayê kir ku mezinahiya welêt du qat zêde kir û derfetên pir mezin vekirin. ئەو تەنیا سیاسەتمەدار نەبوو، هەروەها پاڵپشتی لە پەروەردە و پێشکەوتنی زانستی و ڕۆڵی چالاکانەی هاوڵاتیان لە خزمەتکردنی کۆمەلگا دەکرد. هەرچەندە ژیان و میراتەکەی پڕ لە ئاڵۆزیە و مشت و مڕی مێژووی لێکەوتوەتەوە، بەڵام کاریگەریەکانی لەسەر داڕشتنی بیرروبۆچوونی سەرەتایی ئەمریکایی و ڕێڕەوی گەشە سەندنی ئەم وڵاتە جێگەیەکی هەمیشەیی لە مێژووی ئەمریکادا پێبەخشیوە. تامەس جەفرسن یەک ji damezrênerên welatê me bû. Wî li gel hejmareke kes û malbatên din her tiştê ku hebû ji dest dan ji bo avakirina welatê ku em lê dijîn. û em niha spasdarin ji bo azadiya axaftinê, azadiya olî û hemû azadiyên mezin ên ku em li vir li wîlayetên yekbûyî pê kêfxweşin ji ber tiştên ku di 105 sal berê hatine kirin. Ev manûment nerîn serkirdayetî û bandora wî ya li ser siberoca welêt wekû şahidekê ji bo dirêjiya serdeman berbiçav dike. لە بەردەم پەیکەری ئەبراهام لینکن یەکێک لە چارەنووساسترین بەشەکانی مێژووی ئەمریکاتان بۆ زیندوو دەبێتەوە. وەک سەرۆکێ شانزدەمینێ ویلایەتên یەکبووین ئەمریکایê ئەبراهام لینکن دê krîza herî mezina welêt da dê şerê navxweyî ku dîkarî bû hemî qezenc û serkeftinên berî wî têk bibe de rêberî kir, welat parast û azadî pêş xistin. کاتێک ئیبراهام لینکن لە ساڵی 1961 وەک سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو، ئەمریکا لە نێو گەورەترین قەیران بوو لە مێژووی خۆیدا. شەڕی ناوخۆ هەڕەشەی لە یەکگرتووی ئەمریکا دەکرد و ئایندەی وڵاتەکە لە ژێر گوماندا بوو. سەرکردایەتی لینکن نەک هەر یارمەتی دەربوو بۆ ئەوەی وڵات بە یەکگرتووی بمێنێتەوە، بەڵکو ڕێگەی خۆش کرد بۆ کۆتایی هاتنی کوێلایەتی و فەراوانکردنی چەمکی ئازادی. راگەهاندنا ویە ڕزگارکردنا کۆلەیەنا bi navê Emancipation Proclamation dê têkoşîna li dijî koletiyê de xaleke guhertinê ya bingehîn nîşanda û rê li ber guhertina destûriya sêzdan vekir ku koletî li Amerîkayê bi awayekî mayînde ji holê rakir. ئەو نمونەیەکە بۆ هەموو ئەمریکاییەکان چونکە لە کاتە زۆر سەختەکاندا ڕێنیشان دەرمان بووە، هەمووانی فێری ئەوە کرد بەبێ گرنگیدان بە جیاوازی پێشینە و ڕەگەز، هەمومان لێرە یەکسانین و مافی ئازادیمان هەیە. ئەمە پەیامێکی ناوازەیە بۆ هەموو جیهان. لینکن سەرکردایەتی ئەمریکای لە یەکێک لە دژوارترین قۆناغەکانی مێژووی وڵاتەکەدا لاستۆ بوو. ئەو بەهۆی ڕاستگۆیی و خۆنەویستی و پابەنبوونی قوڵی بە بنەماکانی دموکراسیەوە لەبیر ناکرێ. وتارە بەردەوامەکانی بەتایبەت وتاری گەتیزبرگ جەخ لەسەر یەکسانی و پاراستنی یەکێتی نەتەوەی و ئەو باوەڕە دەکردەوە کە دەسەڵاتی حکوومەت لە خەڵکەوە سەرچاوە دەگرێت و پێویستە خزمەتی خەڵک بکە. ئیرۆ لینکن بە بەرفرەهی وەکو سمبۆلا سەرۆکتیە، وێرەکی و لێگەرینا بەردەوامە ئازادی و دادمەندیە ji bo her kesî tê naskirin. Serdanerên ku ji seranserî cîhanê têne vir da ku li ser mîrata wî biramin, vî cihî dike yek ji sembolên herî giringên dîroka Amerîka û yekîtiya niştimanî. بلندهی زیادتری 167 متریان مانومنتا واشنگتن رزه لسروک یکم امریکای دیگره وکو سمبولا دسپیکا ولید نشان داده. جوی جهی ام دکارن ریویتی امریکایا 200 سال و نیوان خیال بکن. لەماوەی 250 ساڵی ڕابردوودا ئەمریکا ڕوبەڕووی شەڕ و قەیرانی ئابووری و دابەشبوونی سیاسی و گۆڕانکاریە کۆمەڵایەتی قوڵەکان بووەتەوە. ئەو کێشانەی کە چەندین جار ئەم وڵاتەیان خستوەتە بەر تاقیکردنەوە. لێ دەهەمان دەمێدا داهێنانین بێ هەمپا ئافراندن
بەشداریە دموکراتیک بەرفرح کرد و بە بیرۆکەیەن خۆیان ئازادی و خۆڕێڤەبەریە ئیلهامدا سەرانسەری جیهانێ. چیرۆکی ئەمریکا هێشتا دەنووسرێ. چیرۆکیەکەنەوە جیاوازەکان بە بڕیار و خەبات و هیواکانیان ڕۆڵیان هەبووە لە داڕشتنیدا. دەمەکێدا کۆ ئەمریکا دەرباسی قۆناغە خۆیان بێ دەبە دژواری و دەرفەتێن لە پێشمە دیار بکن کە 250 ساڵên bê çawa dikarin werin hûnandin. بله سیروان هیرو درباره وی بلگه فیلمه دا براستی یعنی سروکن امریکا پرانی وان چیروکن تایبت هبون لی دما ما کار لسر وی بلگه فیلمه کر مناس کر کو جورج واشنطن کسایتی که پر تایبت بو یعنی وی کاری بو بره دیروکه بوهره سیروان بلکی بهتر رونی بدی سر وی اوه کو چاوی کاری بو یعنی وی سردما خودت تشتکی وها بله یعنی جورج واشنطن نسروککی نورمال بو او شورشگر بو و دکاری بو لگور وی دمه لگور وی سر دمه دکاری بو ویجی ما با سروککی حتی یعنی بو با شاه و جی هات خوستن جر گوتن گو ام تخوازن تبمینه گو نا گوز نخوازم ولاتا کی اوا بکم کو وکی بری مبن یعنی ما بس او دخواست تشتكي نو بينه هولي وي بخوا تشتوي خانه نشين بو وشو مالا خوا بيكو ت ارمان جنويه سياسيه دم دريش بيشتوي هبوش برلو ديرو كده بو يعني بلكي نهاد ديروكا امريكا دبيجن كسينكو براستي مجيه لدو دامزراندنا امريكا بون جيفرسون وجون ادمز وكوينسي ادمز وقش لجورج واشنطن دبيجن بافي دامزرينر جبرغو وي بخوا بنجها ديمقراطيه الامريكا دامزران هل لو سردمو بنكيكي ديمقراطيه كي وايد دروس كر 250 سال او ديمقراطيه بردوام بو استاج ولاتاني تر يعني وكو نموني گەورەی دیموکراسی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دادەنرێت. بەێ ڕاستە و ئەم شخواهی ڕۆژی ئەم بێژین چارێ تیرمە هەیە هەنێکی بەحسەوەی ڕۆژێ بکە ئەو ڕۆژە چارێ تیرمە هەیەدا بوو یان دۆ بوو چاو خۆی کانتننتال کانگرس ئەو کاتە با بڵێن کۆنگرسی کانتننتال لەو سەردەمەیە لە 2 مانگ بوو دەنگیدا لەسەر بڕیارەکە بۆ سربەخۆی ئەمریکا بەڵام 2 کەس کەما بوونەوە لە 4 مانگ ئەوان با بڵێن بڕیارەکە مۆرکرا هەرچەندە با بڵێن سەرۆک جان ئادەم لەو بڕوایە بوو دووەم سەرۆکی ئەمریکا لەو بڕوایەدا بوو کە دەبوایە ئەم با بڵێن جەژنی سربەخۆی ئەمریکا یاخۆ ئەو ڕۆژێک کە وەکو ڕۆژی ڕاگەیاندنی سربەخۆی ئەمریکا لە 2 مانگی 4 بووە 2 مانگی 7 بووە ببوورن نەک 4 مانگی 7 بەڵام شتەکە وای لێ هات کە دوایی 4 مانگی 7 بوو بەو ڕۆژەی کە با بڵێن ئەم جەژنە ئەگەڕدرێت و بوو بە ڕۆژی سربەخۆی لە ئەمریکا و ئەمە شاید لە سەرەتاوە یعنی هەر لە یەکەم ساڵی پاش ئەوەی کە سربەخۆی ئەمریکا لە ساڵی 1976 ڕاگەیەندرا لە یەکەم ساڵی پاش ئەوە لە ساڵی 1970 دا یەکەم جەژنی سربەخۆیی کە گێڕا لە فلادلفیا بوو ئەو کاتە لە ڕۆژی 4 مانگا بووی تر 4 مانگ وای لێ هات هەرچەندە ئەو کاتە دەستی پێکرد بەڵام هەتاکو کاتی با بڵێن سەردەمی 1800ەکان بەو شێوەیە نەبوو بەو شێوەیە کە جەژنگێڕانێکی وەکو ئێستا بێت ینی شێوەیەکی جیاواز بوو سەرەتا لە تایبەت خەڵکی کێمتر بووژنها یعنی خەڵک نەوەک نەهابوون کە ئەم چاوەڕێنەژی هەر جارێکە دەن ینی ئەم بێژن باڵا بیرەنە دشینم سەروەیەکێک و سەرۆک ترامپ دەوێت هەما دناوە چەند کلیکاندا باخڤە بەدا هەزاران خەڵک لەوێ دەرێ تاماشە دەکەن و دەمەکێدا وای هەنێک دیمەنین زیندیژی هەنێک و
سەرۆک ترامپ ئامادە دەبێت و دەست بە ئاخافتنە خۆ بکێ هەر حاڵ وەکمە گوت ینی دوێ سەردەمێدا هەنێکی ئەو خەلک زێدەژی نەبوو ڕەوشەکە تایبەتدا بوونژی سەرۆک ترامپ ساڵح ئەمێ ئەوە بڵم کە ئەم بۆنەی بەلاوە زۆر گرنگە ینی کە هەر پێشتریش کاتێکە لە وتارەکانە کاتێکە جژنەکەی ڕاگەیان بۆ با بڵێن جژنی سەربەخۆی 250 ساڵی سەربەخۆی گرنگیەکی زۆری پێدا و لەگەڵ ئەو گرنگی زۆرش کە پێدا داوای لە خەڵکیش کرد کە 4 مانگ بێنە ئێرە و وتار لە با بڵێن مۆڵی نیشتیمانیەوە لەوێەوە پێشکەش دەکات جا ئەو خەڵکە چۆنەڵی بەشێکی زۆریان کە لەبەر وتارەکەی ئەو لێرەن و چاوەڕوانی وتارەکەیکەن پێش کەمێک پێش ئێستا لە تروت سۆشیال ڕاگەاندنێکی بڵاوکردەوە بەهۆی کەشوهەوا کە هەندێک لە بەرنامەکان دواخراون بەڵام داوای کردووە بە خەڵکەڵێ کە لەوێ بن و من وتارتان پێشکەشەکەم تەنانەت ئەگەر هەتا دوی بەیانیش بێ من دانیشم ئەو وتارەتان پێشکەشەکەم یانیش بەلایەوە گرنگە کە بچێتە بەردەم پشتیوانانی و خەڵکی خۆی و وەکو سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەم ڕۆژە گرنگەدا ینی تایبەتی gelek yani em bibêjin li vê derê hazir bûne ji wilatên din da jîhane hatine ewana amadene heta ne didûyê be yanî heta 6 heftê sibehê jî li bendê bin ku serok axaftinê bike ji xwe em dizanin piştî ku Trump axaftina xwe pêşkêş bike wê yariyên agirî werin em bibêjin vedan û renge ku دورا بحثا چل خلکی دیگه کو درێژ بکە درێژترین بێگومان هەگەر 40 دقیقه به هەگەر بگه 40 دقیقه گوهاتیە ڕاگەاندن و یا هەری درێژ دیرۆکە ئەمریکا و جیهانی دەبژی مەبەرێکی بەحساوەیەکی کرد ساڵح وتێکە دەبێ گوتێکە تۆمارە گەنز دژی وەکو درێژترین لیستکێن ئاگری و ئەمێ باڵکێش وشخۆ من و هێرۆژی مە بەرنامە بەرێ مە بەحث کرد مەدگو گەلک خەڵکتێنە بە هەزارە خەڵکێک و ئامادە بن هەرێک سەدەمێک وێ هەی ئێکو لە گۆتارە ژ بۆ گۆتارە سەرۆک هاتی هەی ئێکۆژ بۆ وان یاریەن ئاگری هاتن هەی ئێکۆژ بۆ یاریەن فرۆکێن ئاسمانی ینی فرۆکێن شەر هاتنە هەر یەک و سەدەمەکوی هەیە لێ ئەو ڕۆژ هەمویان کۆم دکێ یعنی ڕۆژ ڕۆژێکە تایبەتە نەک بەریش مەگوت نەتەنێش بۆ کو چاری تیرمە هەیە ئیرۆ 250 سالیە سەربەخۆیی چێکی تایبەتە ئەمەژەمانێ ئەو یاری ئاگرینانە ببینین هەر کلیلێکێکێدا دەبێت و ترامپ دەست بە ئاخافتنە خۆ بکە هەموو خەلک لەوێ درێنە ئامادەنە لە بەنداوینە و ئاخافتنەکێ پێشکەش بکە نزان وێ درێژیەوەی ئاخافتنێ چەند بێ لێ دیارە وێ ئەم ببێژن سەربەرزیە هەر ئەمریکیەکی سەربلندیە هەیە هەر ئەمریکیەکی بە ڕۆژێکە وەکی ئیرۆ ڕۆژە سەربەخۆیە ئەمریکای وێ نیشان بدە دناوە ئاخافتنە خۆدا سەرۆک ترامپ یەک جوان سەرۆکانە کو دکارە خەلکی خۆ یعنی ئەم ببێژن کەسێن کولێ گوهداری بکەن بە ئاخافتنên خۆیان وها باڵکێش و تایبەت یعنی کەساتێکە ویە تایبەت هەیە دا ئاخافتنێدا کو دکارە تشتان وها دقالبێکی خۆش دەژی نیشان بدە کو سەربەخۆیە وڵاتێکی وەکو ئەمریکای بە تایبەتی 250 سالیە وێ گۆتارەکە ڕەنگێکی جودا بەژێ ئاخافتنێن دەمێن دندا ji ber ku ئامادەبوونا ji bo vêyekê ji demeke dûr de jê têkirine û serok Trumpşî herhal wê em bibêjin gotinekê divê derbarê da pêşkêş bike herhal em çaverêne di her kilîkekê de ku serok Trump were û axaftina xwe pêşkêş bike lê sêr wan hîro careke din em vegerin ser roja ew ji min re kontrolê dibêjin divê di her kilîkekê de ئاخافتنێ پێشکەش بکە ئەم لە بەندێنە کو سەرۆک ئاخافتنە خۆ پێشکەش بکە وەکو کوهێرۆژی نهاگوت بڕاستی ترامپ بەری دەمەکە کورت ینی بریار بوو بەری دەمژمێرێکە زیاتر بەری دەمژمێرێکی ئاخافتنە خۆ پێشکەش بکە خەڵک لە بەنداوی بوو لێ ji ber rewşa keş û hewayê barîna baranê û bahozê wî got ez ê hinekî dereng bixim ew hinekî hate dereng xistin لێ دەبێت هەر کلیکێکە جارەکە دن پێشکەش بکە بەڵێ ئەو ئێمە بەرنامەکە لەوێ بووین ئەمڕۆ لەو شوێنەوەی کە سەرۆک با بڵێن وتارەکەی پێشکەشەکات ساڵح منە مێ شتێک باسی بەرنامەکانی ئەمڕۆت بۆ بکەمانی بێجگەلەوەی هەروەکو باسی کەشوهەوامان کرد کەشوهەوایەکی گەرم بوو بەڵام نمایشێکی زۆر جوانی فڕۆکەکانیش کران ئەمڕۆ کامە چەند ڕۆژێکی شاکرێ بەڵام ئەمڕۆ گەورەترین نمایشیان ئەو فڕۆکانە ئەمڕۆ ینی هێزی دەریایی هێزی مانیز یانی فڕۆکەکان فڕۆکە تایبەتەکانی سەرۆک هەلیکۆپتەرەکانی سەرۆک ئەمە هەمووی نمایش ئەکرا نمایشێکی زۆر جوانی فڕۆکان و بێگومان لێرەشەوە دەنگێ بیسترا ینی لەوانەیە لە
بەرنامەکەشمانەوە دەنگی هات بێت ئەو دەنگی فڕۆکەکان کە لەوێ یان بۆ جۆری کە نمایشیانە کرد فڕۆکەکان کە پێکەوە ڕۆشتن و ئەو ڕەنگە ئاڵا وەڵایانیان ئەکردەوە لە ئاسمان و ئەوەی بەلای منەوە جوانترینیان بوو سیروان نازانم تۆش بینیت ڕەشودوانەکان ئەزمانی ینی واشنتن دی سی هەلیکۆپتەرێکی دبینن بەس فرۆکێن شەر و نێزیکی خەلکێ بوون ساڵح و یا دنجی ئەوە کۆ ئیرۆ فەرمی فرۆکا ئێرفۆرس 1 یا سەرۆکاتیە یا تایبەت بسەرۆک وەکو دیاری ژالیە قەتەر هاتیە پێش فرۆکەیەکە بۆینگە کوژالیە قەتەر وەکو دیاری هاتیە پێشکەشکردن بۆ حکوومەتە ئەمریکی وێ ینی ئیرۆ هات باوایکی فەرمی هات نمایشکردن و هەر ئەم ڕۆژ بێچگە لە واشنگتن دیسی بێگومان لە چەند شوێنی تریش بەرنامەی تایبەت ئەنجام دراوە تەنها مەراسیمەکە لە واشنگتن نەبوو ئەمە مەراسیمێکەکە 2 هەفتە ئەخایەنێت ینی بۆ یادی 250 ساڵە تەنها لە ڕۆژانیە لە ویلایەتەکانی تریش بەڵام بە تایبەتی ئەو شوێنانی کە سەرنجێکی زۆری لەسەر و با بڵێن ئاهەنگی گەورەی تێدا ئەیگەڕێت شاری نیویۆرکە شاری فلادلفیایە کە یەکەم پایتەختی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بووە و هەروەها واشنگتن دیسیش پایتەختی ئێستای ئەمریکا بێگومان لێ چاو بێتر لەسەر واشنگتن دیسی جهه سەرۆکاتیە جهه دیپلۆماسیە جهه سیاسەتە ئەمریکایی و جهه سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپ کە ئەم ببێژن وێ ئاخافتنت وێ بۆنەیەدا نیشان بدە وەکتە گوت لە سەرانسەری ویلایەتین ئەمریکایی ئەو ڕۆژتێ پیرۆزکردن بەری ئەموەرن ستودیە براستی هەنێک هەژمار خوێندن ئەو ئەم ببێژن یاریان ئاگرێک وێ بێن تەقاندن پشتی ئاخافتنە ترامپ ینی هەژمارین سەرنجڕاکێشن پەرەیان ینی پەرەیان پر تێن خەرشکردن لەسەر وێ ئەف دە ساڵی نۆرمالدا ئیجابتی ساڵ بەحسا ساڵێکە گەلێکی تایبەت دکەنە نظام کوێندێک ئامار و هەبن لێ بەس باوەرم بە ملیاران دلار تەرخان دەبن ji بۆ یاریان بەڵێ بێگومان پارێکی زۆری تێچووە ئەو یاری ئاگرینەوەکو ئاماژەمان پێ چونکە یەکێکە لە گەورەترین دەڵێن هەتاکو ئێستا چیمان بینی بێت ئەو یاری ئاگرینانەی کە پێشتر بینیمانە بۆ شەوی سەری ساڵ کە لە نیویۆرک زۆر بە گەورەی ئەکرێ و هەروەها پێشتر لێرەش لە واشنگتن دیسی و لە دەوروبەریش واشنگتن دیسیش ئەبینین هەمیشە لە ڕۆژی 4 حوتا ڕۆژی سەر بەخۆی یاری ئاگرینەکرێت دەڵێن ئەمە دەقاتی ئەوە گەورە ئەبێ کاگەر دەقاتی ئەوە گەورە بێ و بۆ چل خوڵێک بەردەوام بێ ئەمە شتێکی زۆر سەمەرە ئەبێ کە گەورەترین هەتا ئێستا ئەوە بۆ کە لە ساڵی 2016 لە فلیپین جارێکراوە دەڵێن ئەمە زۆر لەوە گەورەتر بێ ینی ئەو تۆمارەی ئەو یاری ئاگرینەی فلیپین ئەشکێنێ ئەمڕۆ بەڵام بابەتێکی تریش ساڵح ینی نەک ئێمە باسی ئەومان کرد لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەگشتی ئەم جەژنە ئەگەڕن و هەروها گرنگێکی زۆری پێدراوە بێجگە لە ئەمریکا لە باڵێۆزخانەکانی ئەمریکا لە سەرانسەری ئەوروپا لە سەرانسەری جیهاندا بۆنە ئەگەڕن و هەر ئەمڕۆ چەندین بۆنە بەڕێوە چوو بوو لە هەفتەی ڕابردووشا بە هەمان شێوە بوو بەس تەنیش بۆ ینی باڵا بینەڕم بکشین سەرەوەیەکێک و وێ سەرۆک ترامپ هەر گاوێکێدا ئاخافتنی پێشکەشکێم تم وێشتین بالش بركود هر شركه كده اما خفتنا خو ببرون بشن جموي يعني رنگه گلك بينر نزان بن سيروان هيرو كو لوي دري كو چاري تيرمه نزيك دبي هر سال هي سال بهتر جيبو دكانين جروكتين دانين جبو فروتنا يارين آخرين يعني قبل ولاتين دين كين هنا تدشي جهه وان هنا بس لفدري نا تشاري ميدانان لجهه اوان ام بيجن بازار مزن تايبت دكانين جروك انين دانيه تنه اوان يعني بكوي قشتي نزيكي 1 مليار دولار خلق ادابو ياري اغرينانا يعني تناند خلق اگنشتن اما نريتك كايما زور بيني مانا لقرككاني خوش مانا اي بينن جیرانەکانمان مناڵەکان دێنە دەرەوە ئەو یاری ئاگرینی بە بچووکی بەدەستیانەوەی یاری پێکەنیانی جەژنێکە هەر لە مناڵەوە پێی خۆشە هەتا خەڵکی گەورەوە نەریتێکی تریش هەیە لەم ڕۆژەیە ئەویش نەریتی گۆشت برژانن و سەیرانکردن و ینی خەڵکەکە لە بەیانەوە ئەڕۆن چاوەڕێی ئەو یاری ئاگرینانە ئەکەن بەڵام لەگەڵ ئەوەشە سەیرانێکی خۆش ئەکەن تاوەکو کاتی شەو دێت و شەودادێ و دنیا تاریکە بێ و یاری ئاگرینەکان ئەنجام دەدرێت تایبەتمەندیەک
که دیس دنه ایسال اجبری که او 205 سالیه و او دمه که ته که جام قهرمانی جام جهانی دوی سیروان ل مولان نشتمانی شغل گلک جهاتنا گرتنجی تدید او ترخان کرنه جبو که ام ببیجن تماشاوان نورن ام ببیجن لیاریان تماشا بکن هون لوی دريبون او هنكي تشخص هرم اسيكر بو يعني هر هبو جي يرو وقت عملور بون دياري الوداجي هاتن كرين وقتا دسبيكي دندشون يا مغرب ام بيجن كندا بو والفجر جي وقتا مكشتن داويا فرنسا وباراغواي الوداجي هر وقت خبو ديس جي دورا بيتر ام بيجن ديواره كي برفرهتر داني بونجبو ليديس جي خلك بون وتماشا دكرين او جي فيفا فانزون جير دبيجن كو تايبت وش خو دنگ امريكا افكاري ما دنگ امريكا گلك جاران درنوي دكه بتايبت ديارين روجن كو امريكا ياري دكه رابورت وردك نوجي تايبت من ديك ليزي دكر وما رابورتك جي هي هاگردم هبه پشتي گوتارا سروك بلكي تبكار بين صالح لسر وي كي تشوا ايصال الهفاتنك هات كو جامعة جهانی الامریکا چه بود همان دمیده سال وگرا ایجا سیروان هر حال از دبیجن بری کم دست اوی بکن هیرو گوت گله کی دوی وقتا کتی برنامه پیشکش کی تلفن خوش دنیی تل ماچانگو دارید که یعنی خلکی کد هاتن وی دری تدکاری بگو تا او تنی هاتیش بو سر بخویی یک جی یعنی ام بیشن بو بشتربونه د سرخوبونه امریکا د ایدجی هاتیش بو ماچان یعنی او جیاوازیه هبو یعنی کتبو نافف از بیشم کتبو نافف برانيا خلكي شوينا كان جوازا راستا يعني الامويل مولي اجتماعي مولي اجتماعي زور قوريا جاي نزكي 1 مليون كسي كعبه 6 كيلومتر يعني ديفيجن يعني زور قوريا يعني بابلين بانتايي كي برفراواني هي قوريا ام يعني سي بوني جواز هي لوي او بوني كا باش كمي كي ترسروك ترامب لوي وتاركي خوي بيشكشكا كا انما يشكان لوي واكران زياتري او سلوت امريكا ياخذ صلاو امريكا كلبونا كان بوني كتر لولا هبوك اوج بابلين شوينكي وكشاري ياريا وكشاري ياري وك اما بس ما كر بيشتك تشلكو فلكي ليبو زيات خزانه كان بومناله كان انو بينيني بابلين دو شاري ياريا تشج ورغرن لسرب روجي سربخوي وهر وها بوني كتريش امي بوني بينيني بابلين بجدار پشتیوانانی توپی پی بو که بو بینینی یاری کان لیبون سه شوینی جواز بو بلام او ریز زوری که اما بینی من او ریز زوری که آماجه من پیکر خلق که یعنی بزیاتر لمیلیک تو اروشتی لسریا را و صابون تاوکو بس بگنه او شوینا و با آسایش که یاتی پربرنو برون لوی او شوینا بو که چاروانی و تارکی سروک بکن و تماشای نمایش کانی فروک کان ویجی هیرو یعنی تایبت بندیه که خلق امریکا هیچ که صبرک الجمعان هیا كنت كارند خطين واحد دريج دارا وستن بلكي خلكي رجلات نافين خلكين هريم ما او صبر نبي براسي او ديار فيرو بس كلتورة يجي امريكا تضرب كده كي ريز هي تتكفر ريز اخذ وتشخيص دريج بت البندي وبنجبر له افجي بارتكم البندنا كو هرد كليه كده سروك ترامب اخفتنا خو پیشکش بكال ام بوارا بن پشتیوین اوبري کالڤن کۆلیج سێهەمین سەرۆکی ئەمریکا و تەنها سەرۆکی ئەم وڵاتەیە کە ڕۆژی لەدایکبوونی هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ئەمریکادا ئەو لە 4 مانگی حوتی ساڵی 1972 لەدایک بوو ڕۆژێک کە هاوکاتە لەگەڵ یادی سەربەخۆی ئەمریکادا ئەمە وای کردووە کە کۆلیج یەکەم و تاکە سەرۆکی ئەمریکا بێت کە لە هەمان ڕۆژی دامەزراندنی وڵاتەکەی لەدایک بوو بێت ڕاستیەکی مێژووی سەرنجڕاکێشیشە لەبەرەوەی لە ڕۆژی سەربەخۆیدا لەدایک بووە ژیانی کۆلیج بۆ زۆرێک لە ئەمریکایەکان سمبولی پەیوەندیەکی تایبەتە لە نێوان مێژووی وڵات و ڕێبەرایەتی سیاسیدا ئەم هاوکات بوونە تا ئێستا بە یەکێک لە ڕاستیە سەرسوڕهێنەرەکانی مێژووی سەرۆکایەتی ئەمریکا دادەنرێت. بله اف راپورتک افکار ما بالا بو درباره سروک سیمین امریکا کو بزاروک بو و پشرا روزک وک ایرو دا بو سروک ولایتین یک بوین امریکایی.
بله تشتکی بالکشی که براستی و بونه یک تشتین بالکشین که پیوندی به روجا سر بخوی امریکا هیا او که دو سروکین امریکی ده همان روجه ده آنکو در روجا سرخوابون امریکای جیان خوش دستان سروک دویم جان آدمز و یه سیم تامس جفرسون هر دوجی در روجا 4 تیرمه سال 1825 دا مرن که ام به هفره لوی راپورتا هفکار خواه نشوان رضا تماشاکن. ئەوانی ڕۆڵیان هەبوو لە دامەزرانی ئەمریکا پێیان دەڵێن باوکە دامەزرێنەرەکان. تۆماس جەفەرسن و جۆن ئادەمز دوو لە گرنگترین باوکانی دامەزرێنەری ئەمریکا بوون و ژیانیان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بە یەک ڕەش کۆتایی هات. هەردووکیان لە 4 مانگی حوتی ساڵی 1826 و لە یادی 50 ساڵی ڕاگەیانی سەربەخۆی ئەمریکا کۆچی دواییان کرد. زۆر کەس ئەم هاوکات بوونە بە ڕووداوێکی مێژی و حەزب زوێن دادنێن. تامەس جەفەرسن یەکێک بوو لە نووسەرە سەرەکیەکانی جارنامەی سەربەخۆیی و سێهەمین سەرۆکی ئەمریکا بوو. جۆن ئادەمیش لە سەرەتای شۆڕشی ئەمریکادا ڕۆڵێکی گرنگی هەبوو و دووهەمین سەرۆکی وڵات بوو. جێفرسن و ئادەمز جارێک هاوپەیمان بوون و دواتر بوونە ڕکەبەر، بەڵام لە کۆتایی ژیاندا دووبارە هاوڕێ یەکتر بوون و ئەوەی سەرسوڕهێنەر بوو ئەوەیە کە هەردووکیان لە هەمان ڕۆژی جەژنی نەتەوەی ئەمریکا کۆچی دواییان کرد، وەک ئەوەی مێژوو خۆی ویستی بێتی ناویان بەو شێوازەش بەیەکەوە گرێ بدات. ئەو ئالایە ئەمریکایە کۆ هەر کەس لە سەرانسەری جیهانی ناس دکە که به 5 ستیرک و 13 خیزانه نه هرگاوسا بو جه دسپیکا سرخوبونا امریکای حتی و داویه فرما آلای امریکای نزیکی 27 جاران هات گوهرتن. هفکارا ما سمیر بالایی او راپورت درباره وی که ده آمده کریه. دیروکا آلا امریکی ودگرا روژن دسپیکی اندامزراندینا ولایتن یکبویین امریکایه او گشبونا ولات جناف 250 سالان دانیشان دیده. یکم آلا فرمی امریکی دی 14 حزیران 1777 دا جعالی کنگرس پرزمینی و هات پجراندن اونها وکی روژا آلا تی پیروز کرن. کنگرس ویدمه بریار دا کو دوی 13 خیزن سور و سپی ین لسر هف و 13 سرکن سپی لسر روبرکشین لسر آلا هبن کو سمبولا 13 کلونین اوریجینال. هر کو امریکا برفره بو آلا هاتا گوهرتن دا کو زیدبونا ولایتان نشان بده. د دسپیکې دا خیزک و ستیرکک جبو هر ولایت نو هاتن زیده کرن و آلایک 15 خیز و 15 ستیرک چه بو کوجه 1795 حتی 1818 ما. ده 1818 دا کنگرس بریار دا کو آلا وگرین 13 خیزن وک ریزلینان جبو کلونیاین اوریجینال لی ده همان دمه دا جبو هر ولایت کستیرکک نو لی زیده بکه. ستیرین نو ده 14 تیرمه دا پشتی کو ولایت تولیه کتیه ببه بفرمی ورن زیده کرن. اف سیستم جوی دمه و لجه خمایه. ده دیروکا امریکای دا آلا 27 جاران هاتیه گوهرتن. هر دقیقه آلای قناغ گرنگ ده برفرهبونا ولات دا نشان دیده. آلا 5 ستیرکه ینها ده 4 تیرمه 1960 دا پشتی کو هاوای ده سال 1959 دا بو ولایت پنجمین فرمی بو. تشتکی بالکش دوی درباره دا اوه کو آلانها جعالی خوندکار دبستانا ناوین 17 سالی روبرت هفت و وکی پروژه که دبستان هات دیزاین کرن. وی دسپیک پلیا بی لسر پروژه ورگرت لی ماموستای وی پلیا وی گوهراند بو ای پشتیکو کنگرس دیزایناوی وکی آلانو یعنی اجتماعی هل بجارت. ایرو آلا امریکای بهتری سمبولا ولایت و کلونیانه او سمبولا دیروک یکتی آزادی دموکراسی و قربانیان کسین کو جبو ولات خدمت کرنه و او پاراستنه لباد به. بله هیرو سیروان هر ام چاورینه که سروک ترامپ باخوه از باورم لوی هریمه یعنی گهشتی مولا نشتمانی لین دست باخفتن خونه کریه
بالا بینران دشین که هر دقیقه که دست بی امی وان ببین وی داره لیم بگیرن سر آلای امریکایی چی کی بالکیش براستی آلای امریکایی رنگ خلکی لناو امریکایی جی زانم بیش اف آلا امریکایی لی بیشن 27 جاران هاتیه گوهرتن چی کی بالکیشه گوهرتن بهتر دکده یسیر وان کاتش مرا يعني شو جريدانا وياك امريكا وقت هذا دامزراندن تنسيز ده كولونيون يعني دورو بيشتي بون او كولوني عيني وان بون ولايات جبرلو نوناتي او سيزده ستيرك هبون وبيرجي سيزده هيل يعني خيز ام بيجن حرجارا جو ولايتك نو الفي كيتي زيدت بو ستيرك نو لا زيدت خيزك زيدت وخيزك زيدت خيزك زيدت دسبيك خيزك زيدت استا خطكان تنها او سيانزا ماونتو كغزارج لا سيانزا ولايتك سرتاي امريكا وكورزينان جبوان رزلنان جلوان اما هراوا ماوتو بلام جماري استيركان زيادي كدو لقل زياد بوني ولايتكان جا صالح يعني شتكي اويكا او منالا او خويندكارا كاتكا ام بابلن شتكي بالكيشا خويندكارا ام بلان يعني ام ديزاين دروستكا سرتا ما مصاكي بيداو بي يعني لا هشتا لسطا هشتا كمتري بيداو بلام كاتي كزاني ويتي كونغرس بلانك هم پسند كردوا هاتو ما مستاكش بوي كردو لسطانوت بسروا بابلين درجه كاني او بروجيكا او خوين كارك كردوي بلام اگر من بو ما ور باقي تازه ديرو بسيروان واي ام ديمن زندي دبينن لسركراني سروكي امريكاي وخانم يكم لوي درينا از باورم ده هر كليه كده دست با خفتنا خوبه که و دست دن هاو سروک امریکای دونالد ترامپ هات سر شانوگه و دست با خفتنا خوبه که کام به هورالی تماشا بکن ایوارتان باش امریکا و تنزانی زور آسانه بی اما آسان نبو ئەمێ سپاسی هەمان بکەم لەبەرەوەی هیچیشی باشیان کردبینیان کە هەورە بروسکە هەیە بەڵام وتیان بەخوا بۆمان ناگرێت ناتوانین قسە بکەین من گەر یەک کەسی ژمێنێت تا چواری بەیانیە مێنمەوە هیچ شتێ ڕێم لێ ناگرێت وان مەزەندە کردبوو کە 300,000 کەس بن بەڵام ئێستا 150,000 کەسی لێ کورامە هەر شێتی ئەمە کەسەوەی نەدیوە لانی کەمەوە نابن ئەمێ سوپاسان بکەم و پێم ناخۆشە کە هەندێک کەس ڕۆیشتن نیانتوانی بگەڕێنەوە ئێوە کەسانی زۆر تایبەتن وڵاتێکی زۆر تایبەتیشمانێ سوپاسانەکەم ئەم شەو کۆبووینەتەوە بۆ یەکێک لە خۆشترین ڕوودا مێژوویەکان گۆزان کەمە 250 یادی 250 ساڵەیە ئەمێ پێتان بڵێم کە یەکێک لە کەسانێک کە زۆر زیرەکە وتیان واسی لێبیان خەلاتە هەفتی داهاتوو ئەیکەین وتم نابێ هەفتی داهاتوو نابێ ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتەوە ئابێ ئەمڕۆ چواری حەوت نامێ لە ڕۆژێکی تری مانگی حەوتا بیکەین ئەمە لێمە یادی 250 ساڵەی ڕاگەاندنی سربەخۆییە هیچ شتێکی هاوشێوەی ئەمە نییە 2 سەدە و نیو کۆماری ئەمریکا وەکو یەکێکە لە تاجەکانی لە کانی مێژوو ئەم وڵاتە لانەی سربەخۆیی و ئازادیە ئەمەش ئاڵایەکە نیشانەی گرنگترین و پێشەنگترین وڵاتە کە تاوەکو ئێستا لە دنیادا هەبوو بێت ئێمە ئێستا لە هەموو کاتەکانی پێشومان باشترین هیچ کەسێک بەقەر باشی نەکردووە و پێشکەوتنی باشی نەکردووە و دادوەری زیاتری بەدەست نەهێناوە لە ئێوە زیاتر لە خەڵکی ئەمریشی کەس بەقەرەوەی نەکردووە بۆ 250 ساڵە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیوا و بەڵێن و ڕووناچی بووە و مەزنی بۆ هەموو وڵاتانی دنیا سەرتاسەری دنیا هەمان هەوڵە دەنوەکوی ئێمە بن کەس ناتوانێتکوی ئێمە بێ و بە یارمەتی خوۆش ئێمە هەمیشە هەردەم ئاوا ئەبین و باشتری ژەبین باشترە بین ئێرە لە ماڵی نیشتیمانیمان ئێمە
ئاهەنگی جێڕین بۆ سەرکەوتن بەسەر ستەمکاری ئازادی سەرەکێ بەسەر سەرکوتکاریە و بەردەوامی ڕۆحی ئەمریکی کە ڕۆژی 4 حوزەیران 4 تەمووزی 1976 ئەم شەو وڵاتەکەمان بەهێزترە ئازادترە دەوڵەمەندترە و خۆ بەشانازترە لە جاران لە هەموو کاتێکی پێشتر هەمووشی بە معجزەیەکی مێژووی دروست بوو کە هەموو نیشتیمان پەورەکانمان لە فیلادێلفیا کە باوانی دامەزرێنەر کە ئازایەتیان بەردا بەرخۆیان و دانایی خۆیان یەک خست کە ئەم ڕایان گیان کە هەموو پیاوان بە یەکسانی خوڵقێنراون کە ئەوان مافی پیرۆزی دانە بڕاویان پێدراوە لەلایەن خوڵقێنەرەوە و لەو مافانەش ژیان و ئازادی و بەدەستێنانی یاگەیشتن بە خۆشی بە خۆشگوزەرانی بەختەوەری کە هەموو شتێکی خۆیان خستە سەر مەحەک بۆ گەیشتن بەم سەرکەوتنە و سەرکەوتنێکیان بەدەستێنا سەرکەوتنێکی مێژووی و ئەمەش ئەم ئێوارەیەکی مێژوویە ئەم ئێوارەیە زۆر تایبەتە ئەمە زۆر گەورەترە ئەگەر ئەو هەربرسکێ نەبووە باشترە بوو تۆزە ناڕەحەت بوو بەڵام ئێمە ئێستا باشترە لە سەرەتاوە وڵاتێک بووین کە دروشمێکمان هەبوو کە یا بە ئازادی ئەژین یا خودەمرین ئەوە دروشمەکەمان بوو یەک لە هەر 100 ئەمریکیەک ژیانی خۆیان بەخشی بۆ سربەخۆیی ئەمەش بیرمانێنێتەوە کە ئەو پاڵاوانانە چیە بنوان چیان بەخشیە بۆ ئێمە خۆشحاڵین شەمای سەروەردیە کە ئەمڕۆ لە پایتەختی وڵاتەکەمان یەکێک لە سەرەتایترین ئاڵاکانی ئەمریکا کە هەبوون کە ئەگەڕێتەوە بۆ 1970 کە 13 ئەستێرە و 13 خەتی تێدایە کە هی ئەو 13 ویلایەتە بوون کە لە 4 سەربەخۆیان ڕاگەن ئەوە تا هەبین لێرێ ئەمە ئەو ئاڵایە کە هەڵدرا لە سارەتۆگای ئاڵای سەرکەوتن ئەمە ڕاستێکە بوو مۆز ڕاستێکە بوو ئەمە ئاڵا ڕاستەقینەکە بوو ئەمە ئاڵایە شتی زۆر بینیوەش ئەمە ئەو ئەستێرە و هێڵانەیە کە بەرامبەر بەریتانیەکان تابان ئاڵای سپی تەسلیم بوون لە یۆرکتاون ئەوان تەسەوریان ناکرد ئەوان مەزنترین هێز بوون لە دنیاکە و بەڵام تەسلیم بوون لەو کاتەوە هەموو دنیا ئەزانێ کە ئەمریکا ناتوانرێت ئازادی لێ زەوتکری لێ بسەندرێت و بینی کە لە کۆمونیستەکانیان و هیچ بۆیان نەکرا هەر دەرەقەتیشمان هەر پێشمان ناگەشتن ئێمە کۆمونیستمان ناوێت لە وڵاتەکەمان قەت سەرکەوتونە بۆ قەتی سەرکەوتو نابێ ئەمریکیەکان قەت بیریان نابێ بیرمان بچێتەوە کە ئەو خەڵکە پاڵەوانەکانمان بیر نەچێتەوە و کەمە بەستی پاڵەوانیان هەبووە کە لە وڵاتی ئێمە لە ئازادی و لە خوێن و لە جەرائەتی و کەسانەوە دروستبوونێمە ئەوانەمان بەرهەمێناوە باشترین و ئازاترینمان بەرهەمێناوە ئێمە هەمومان پەیمانە دین بە ئاڵاکەمان و داواکەن کە خوا ئەو نیشتیمان پەروەرانانەی 1976 بپارێزێت و سربەخۆییش بەردەوام بێت داوا دەکەین لە خواردەکەین کە بەردەوام ببارێت ئێمە دایما لەسەرەوە بین و هەرگیز نایەڵین وڵاتەکەمان بکرێتە خوارەوە دامەزرێنرانمان نەک تەنها ئازادیان بردەوە بەڵکو توانیان بەڵگەنامەیەکی زۆر گرنگیش بەرهەمهێنن کە بیپارێزەکە ناوی دەستوری ویلایەتە یەکگرتووەکانە کە زۆر تایبەتە و لەبەر ئەوەش لەبەر جگیری و دانایی ئەوانیشە کە ئێمە هەتا ئێستا
ئێستا لە دوای 250 ساڵیش بە گرنگترین کەسانی دنیا ماینێتەوە ئێمە بەجیا لە خەڵکانی تری وڵاتانی تری دنیا میلەتانی تری دنیا ئێمە ئازادی سربەخۆیمانێ ئازادی ڕاگەاندنمانێ ئازادی گزارشمانێ ئازادی ئاینیمان هەیە هەرچەنە من زۆر باشیش مامەڵە نەکرام و مافی خەڵگرتنیشمان هەیە. بۆ ماوەی 6 ساڵە کەەوە بێ بە 6 ساڵ کە من سەرۆک بووم من زۆر بەهێزەوە ئەو مافی هەمواری دومی دەستورم پاراستەوە و ئاسانیش نەبوو ئەو شتە بۆمان ئێمە ئەو هەموارەی دومی دەستورم پاراست زۆر بەهێزەوە زۆر بە وریاییشەوە پاراستمان نەوەکانی ئەمریکا کە شەڕیان کردووە و خوێنیان بەخشیوە کوژراویشن بۆ پاراستنی ئەو مافانە و هەروەها بۆ ئەوەی ئەو مافانە بدرێ بە هەموو ئاین و گروپ و خەڵکانێک ئێمە یەک میلەتین یەک وڵاتین یەک خێزانینەوە تا ئەم شەو پیشانتانە یەک ئاڵامان هەیە وەک جارنامەی سەربەخۆیشمان پێمانەڵێت ئێمە هەموومان لەسەر وێنەی یەک خودای مەزند خوڵقێنراوین. کۆمونیستەکان قەت شتیوان ناڵێن تەوان بێگومان ئەگەر ئەو ویلیام کارنی ئەم قسانەمان بیرێنێتەوە کە لە کۆلیەتی هەڵهات بۆی پەیوەندی بکە لە کاتی شەڕی ناوخۆیە بۆی پەیوەندی بکە بە هێزەکانی باکوور و لەو شەڕانەی کە بەشداری کردبوو بینیەکە لە هاوڕێکانی کوژرا کە ئاڵاکەی ئاڵای هێڵ و ئەستێرەکانی هەڵگرت و ئەو ڕۆیشت فریاکەوت نەیهێشت ئاڵاکە بکێتە سەر ئەرزەکە و قڕای بێت نەیهێشتی نابێت ئاڵاکە بەڕخور بکێت ویستی پاک کە ڕەها و جوان بێ بەرزی کردەوە 4 جار فیشەشی پێوەنرا بەڵام هەر بەردەوام بوو ئەو وڵاتەکەمانی خۆشەویست ئاڵاکەی خۆشەویست پاشێک کە گەڕایەوە بۆ بنکەکەی خۆی وتی ئاڵاکەمان هەرگیز ناکەوێتە زەوی بوو بە یەکەمین ئەفریقایی ئەمریشی کە نیشانەی شەرەفی نیشتیمانی وەرگرت یەکەم ئەفریقای ئەمریکایی بوو کەسێکی گرنگ بوو کە چەندین چیرۆکی لەسەر نووسراوە ئەو کەسێکی تایبەت بوو ئەم شەو لەگەڵمانە بۆ ئاهەنگگێڕان بەم بۆنەوە یەکێکی ترە لە وەرگرانی ئەو خەڵاتە کۆڵنێل کە لە شەڕی ڤێتناما بوو کە شەڕی لەگەڵ 100 جوندێکی دوژمنا کرد هەموو جەماعەتی کوژران و سەرباری چەندین برینداری لەشی و هاڕەشەکان پاراستنی هاوڕێ سەربازەکانی تاقە ئاڵایەکە کە لە بەسەر تابوتی ئیبراهیم لینکۆنی سەرۆکۆ بوو زۆر سپاس. زۆر لە من باشتر نوێنێت وێنەی زۆر لە من باشتر ئەنوێنێ ئەم پیاوە ئازایە بەهۆی خەڵکانی مزنی وەکو ئەم ئاڵامان دایمە ڕەمزی ئازادیە بێت و عەدالەت بۆ هەمووان. جەنابی عەقیل دەیڤس زۆر سپاس پیاوێکی باڵا زۆر سپاس. ئەمریکەکان میلەتی ئەمریکی ناوی ئازادیان بڵاو کردەوە نێ و نەوەستاوین لەو بڵاوکردنەوەیە و هەروە هەڵمان و ئەو خەونەی کە هەمان بووە کە بیهێنینەدی قەت بەقە ئەمڕۆ بەهێز نەبووە ینی بۆی کە بچیتە ناو سوپاوانە زەحمەترە جاران نەمانەتوانی خەڵکی بێنە ناو جێش و سوپاوانێ ئێستا ئەمەنە خەڵکەیە حەزەکەن بێنە ناو جێش و سوپاوە گەشتۆتە ڕادەیەک ناگەشت
زۆر زەحمەتە چوونە سوپا و جێیشەوە و هەروەها پۆلیس و ئەوانەی فریاکەوتن جاران کەس نەیویست ئەو ئیشانە بکە ئێستا خەڵکی بە زۆر نەوێ وەسا زەحمەت بووە هەڵبژاردن ئەو خەڵکانەی کە ڕێزیان هەیە ئێستا بۆ وڵاتەکەمان خۆیان نوکتن بۆ ئەو شوێنانە بوونی ئەوەی کە بووین بە هەبێهێزترین و گەورەترین وڵات لە جیهانە بە سۆدفا نەبوو سوپامان بەهێز کردەوە و تۆزە بەکارمان هێنا ئەتوان بڵم لە دەورەی سێ هەمە بەس نامێ باسی دەورەی سێم کەم بۆی کە مەشاکل دروست نەکەم بەڵام یعنی سەیری ڤێنەزوێلا کرد سەیری ئێران کە سڕیمانەوە جێشی ئێرانیمان سڕیەوە ئەمریکا چوون بەسەر شاخەکانە سەرکەوتن و ئەو شوێنانەمان هەمووی گرت و هێنامانە ناو وڵاتەکەمانەوە ئیمبراتۆرەتەکەتمان دروست کرد ئیمبراتۆرێتی ئازادی سکەی حەدیدمان دروست کرد و بینایەتمان چوون بە ئاسمانە بەم چەندەها ساڵانە و قەناتی پەنەمامان دروست کرد کە پێوترێ بە عجایبی جیهانی هەشتم کە ئەوت مستەحیلە ناکرێشتیوە بەڵام 38,000 ئەمریکی مردن بۆی کە گەورەترین معجزەی هەندسی بێنەدی کە قەناتی پەنەمایە ئەمە ئەو ڕۆحە بوو کە ناوەستێنرێ کە گەورەترین اقتصادی وڵاتی دروست کرد بۆ گەورەترین سوپای دروست کرد لە هەموو مێژووی بەشەرە و ئەمڕۆ بەهێزترە لە هەموو کاتێک لە ڕابردوو و دڵی گەرمی ئەمریکا و خەڵکانی ئازا وەکو دەیڤی کراکت و وایت ئەرپ ئانی ئۆکلی تێدی ڕۆزڤێلت و مێژووی بیل کۆدی لە ڕۆژ ئاوای ئەمریکا ئەمە خەڵکانێکی بەهێز و باڵا بوون کە مناڵ و نەوەیان ئەمڕۆ لەگەڵمانن و هەموو وەستاون لە تەنیشتی یەکەم ئاڵاکانی ئەمریکا کە بەرز بۆتەوانێ لە کاتی خۆیان بەرەو ڕۆژ ئاوا برا ئەو ئاڵایە کە کاتێک لە 1970 لویسن کلارک چوون وڵاتەکەیان کشان بەرەو ڕۆژ ئاڵا ڕۆژ ئاوای ئەمریکا زۆر سپاس بۆ هاتنتان ئەمڕۆ بۆ شەرەفی ئەم ڕۆژە بۆ ئەم ڕۆحەی ئەمریکا هەروەها لەگەڵمانە یەکەم ئاڵا کە بەسەر شتێکی هەندەسی گەورە کە پێوترە پردی بروکلین لە نیویۆرک یەکەم ئاڵا بەرزکرابێتەوە بەسەری پردێکی کۆنە لە دەسە ڕاستەوانێ بەسەر باخیرەی ئەمریکی ئەو پاپۆڕەی کە پاپۆڕێکی سپانی غەرق کرد پێش و وەکو چۆن 159 پاپۆری ئێرانیمان غەرق کرد هەمووی لە لەحزەیەکە ڕوویدا کردمان باڵاترین سوپامان هەیە و هەروەها بە تەنیشتێوانی ئەو ئاڵایمان هەیە کە درا بە ئینسانێکی نەمری ناسراو کە لە مۆزەخانە بوومە ڕۆژە تیۆدۆر ڕۆزڤێلت کە هاتەوانێ بە سەرکەوتووی لە کوبا کە تیا نووسراوە بە خێر بیتەوانێ جەنابی عەقید ڕۆزڤێلت سەرکەوتووی سەرکردە بوو لە شەڕی سانوان هیل ئەمریکیەکان ڕۆژ ئاوایان دەستگیر کرد و چونکە ئەمریکا وڵاتی مەزنان و پیاوانی مەزنە و ئەم ڕۆژمان مەزنە بە شێوەیەک لە ڕابردوومەە نەبووە ئەمریکا گەڕاوەتەوە و ئەمانەوەی ئەمریکا هەر بە سەرکەوتووی بمێنێت کە تایە یاسای فریاکەوتنی ئەمریکا تەشریعەکەین کە تایە لەم یاسایە هەموو دەنگدەران ئەبێ شتێک بدەن پێی ئەوەترەیە کە ئیسپاتی ئەوەی کە تۆ هاوڵاتی ئەم وڵاتیت ئەوەی لەکێکە لە بەندەکانی یاساکە و دەنگدان بە بەرید قوبڵ ناکرێ عادە ئەو کەسانی کە ناتوانم جوڵێنە ئەوانی کە لە سوپان بەس بۆ ئەوان ڕێگەی پێ ئەدەین و غش ناڵێن ڕووبدات و فێڵ لە هەڵبژاردنە هەروەها ئەمانەوێ قسەی ڕاست بسەلمێنین کە هێزی ئەمریکا شتێک نییە لی تەریق بینەوە لە هێز و مەزنیمان تەریق بینەوە شتێکەشە نازی پێوە ئەەکەین ئەم وڵاتە بەهێزترین وڵاتە کە پشتگیری عەدالەت و ئازادی بووە لە چەند ساڵی ئەخیرە دیکتاتۆرمان ڕوخانووە
و دژایەتی درڕندەیەتی و چەندەها ئازادیمان فرای ئازادی کەوتوین ئەبێ کانین شوبرنگ 19 ساڵ بوو کە نەکوژرا لە هێرشی یابانی ساڵی 1940 کە پاپۆڕی ئارەزۆنایان ڕۆخان مایەوانە و چووە ئەو هێرشەی دژی یابان و شەڕێک بوو کە بردیانەوە کە تایە تایەرچی بوو بەسەر محیتی هادی لە یەکەم ڕۆژەوە تا ئاخر ڕۆژ لە شەڕەکان مایەوانێ لە یەکەم ڕۆژەوە و تا ئاخر ڕۆژ تا ئەو ڕۆژەی کە دژمن خۆی تەسلیم کرد تەسلیمێکی بێشەرت لە ساڵی 101 ساڵی ئەمڕۆ لەگەڵمانە جەنابی نەخیب شوبرنگ لێرەیە و تەحیاکات بۆ ئاڵاکەمان ئەو ئاڵایی کە بەسەر پاپۆڕی ئەرزۆنە بە بەڵام بەرز کرایەوە ئەو ئاڵای دووبارە بە یارمەتی چەندەها خەڵکانی نیشتیمان پەروەر کە ئەمە ڕەمزێکە بۆ سەربەرزی ئەمریکا 101 ساڵ تەمەن. سپاس جەنابی نەقیب. سپاس جەنابی نەقیب. کارێکی مەزنت کرۆ زۆر سپاس. تۆ جینی زۆر باشێ ئەوە کوڕەکەیەتی کوڕەکەی زۆر تەمەنی زۆر درێژە بێ. سپاس جەنابی نەقیب. ڕۆژی سەرکەوتن لە جەنگی جیهانی دووهەمە ئەمیدی ڕۆزڤێلت کە فەرماندەی یەکێکی گەورەی دەریایی کرد لە مێژووە کە نامەیەکی نووسی بۆ دایک و باوکی وتی چ وڵاتێکین لە تەمەنی 107 ساڵیە پراید ملازم کە لە یەکەم بەلەما بوو کە لە کەنارەکانی نۆرمەندی دابەزین لە ئەوروپا بۆ شکاندنی نازیەت لە ئەوروپا بۆ هەتایە. ملازم ڕۆز تۆ ئیلهام بەخشیت بۆ ئەم خەڵکە زۆرەی کە لێرە کۆبوونەتەوە. سوپاست دەکەین. 107 ساڵ تەمەن لە ئیوۆ جیما لە دەریای هێمن هێزی مارین زڕوو بەڕووی یەکێک لە خەتەرترین شەڕەکانی مێژووی شەڕکردن بوونەوە. ئەوان بۆ هەر بستێک لەو خاکە بە خوێنیان ڕشت کاتێکە گەشتە لوتکەکە و ئاڵاکەیان بەرز کردەوە بۆی هەمان بیبینن کە زۆر شتێکی زۆر تایبەت بووانێک کە بینێن هەمووانێک کە لەوێ بوون هەمووانێک کە سەیریان کرد بڕوان ناکرد نابوو ببێ. ئەمڕۆ ئێستا لەگەڵمانە یەکێک لەوانەی کە یەکێک لە سەربازەکانە کە 101 ساڵە دانوبرێکس کە لەگەڵمانەیە ئەوێ سڵاو لەو ئاڵایە بکات کە لە ئیۆجیما بەرزکرایەوە 81 ساڵەوە هەمووتان بینیوتانەوە ئاڵایە چۆن بەرزکراوەتەوە ڕسمەکەیتان بینیەوە. بەڕێزان ئەمانە ئەو جەنگاوەرانی مەزنترین نەوەن هی وڵاتە پێم خۆش نیوە بڵێم بەڵامە بێ و وایە ئەوە ڕاستە. ئەوان دنیایان ئازاد کرد و ئەمریکاشیان زۆر شکۆمەند کرد. سوپاسدانەکەین
دوایەوەی کە فاشێتمان لەناو برد ئەمریکا ڕوبەڕووی کۆمەنیزم بووە لە شەڕی ساردا وەک دوێنێ شەوتم لە شاخی ڕەشمۆر کە شوێنێکی چەند جوانە کە واشنگتن و جێفرسن و لینکن و تیۆدۆر ڕۆزڤلت سەریان لەسەر شاخەکە بەسەر بە پشتمە بوو وتم کە ئەمریکا هەرگیز نابێت بە وڵاتێکی کۆمەنیست خات ڕوونایەوە کۆمینیزم دۆڕاوە و هەر بیشە دەمی شەروە بێ سیستەمی کۆمەنیزم دژی سیستەمی ئەمریکیە سیستەمی کۆمەنیزم قەت سەرکەوتونە بە کاریگەری نەکردو جەنگاوەرەکانمان لە دژی کۆمەنیستەکان شەڕیان نەکرد بۆ جاریکە سرە بۆگەنەکەی بێتەوە بۆ وڵاتە و لێرە گەشەکان ناڵین immediately and before it begins. It's like a cancer. You got to cut it out. You got to cut it out fast. Tonight we proudly thank veterans of the war on communism, including Marine Corporal Pat Finn and Private First Class Rudy ئەمانەوێت هەڕەشی لە جۆرە ڕابگرین دەست بەجێ پێشەوەی دەست پێ بکاتەوە وەکو شێرپەنجەوەیە بێ هەر لە بنەڕەتەوە بیبڕیت و لە زوو بیپر لە نایبەرین ئەمڕۆ سوپاسی جەنگاوەرەکانمانەکەن کە لە شەڕی دژی کۆمەنیزمان شەڕیان کردووە ڕودی میکنز کە لە جەنگی چۆسان لە کۆریا بەرجارمکەوە شەڕێکی زۆر سەخت بوو پاتفۆر و هاندان شەڕی دەسەوێخیان کرد لەگەڵ دژمن 5 کەس لە دژی شەڕیان نەکرد ئەو خەرخۆی بوو ئێستا هاتووە قساکە لە سەریەوە ڕوودی 4 جار برینار بوو بەڵام بەردەوام بوو لە تەقەکردن و بەرەو پێشچوون پێشڕەویکردن لەگەڵیشمانام شەوچێ یەکێک لە جەنگاوە کۆنەکانە سەنی فۆر کە لە دژی یەکێکی کە چوارەوە یەکەکەی خۆی بوو شەڕی کردووە کە ئەوان شایەنی نیشانەی زیوین بوون کە یەکەم جار بوو کە ئاڵای 50 ئەستێرەی کە 50 بوو ئەمەش کە دوایین ئاڵاکانە کە چێک پۆینت چارلی کە لەسەر دیواری بەرلین بوو کە ئازادی ئەمریکایی بۆ دوا جار کۆمەنیزمی هەرەسێنا بۆ کۆتا جار سوپاسانەکەین ئێوە کەسانی زۆر تایبەتن سوپاسانەکەم قالبی ئەستێرە و هێڵەکان داسوچەخشیان تێکشکان ئاڵای داسوچەخشیان تێکشکان خەڵک فێر بوون تێگەیشتن فێربوون کە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن ئێمە زۆر باشی مامەڵەکەن بۆیە سوپاسانەکەم بەڕێزان ئێوە کەسانی زۆر مەزن و زۆر پیاوانی زۆر باشن شتێکی باش نییە چەند شەرەفێکی گەورەیە کە لەگەڵ ئەمانابی سیر کە تەمەنی 100 ساڵ زۆرەوە هیوادارم 20 ساڵێکی تری باشی ژیان باشی مابێ لە بناو ئەو نەوانەی ئەمریکایەکان هەرگیز نەوەستاون لەوەی کە مرۆڤایەتی بەرزکەنەوە بۆ لوتکەی بەرزتر لە 1993 برایانی لە ئۆهایۆ کە کاریان کرد بۆ فڕین بەڵێ ئەوان خەڵکی ئۆهایۆ بوون برازرز برایانی ڕایت بانکی زۆریان پێچوو تا فرۆکەیان باشتر کرد دوای ئەمریکایەکان چوون بۆ سەر مانگ و ئاڵایان چەقان ئەم ساڵ کەشتیوانی ئەم بۆشای ئاسمانی ئەمریکایی ڕۆشتنەوە بۆ سەر مانگ بۆ دیوە دوورەکەی مانگ ئێستا ئەمڕۆ لەگەڵمانن ئەوە کەشتیوانە ئاسمانیەکانن ئێمە ئەم شەو ئەو تاقمەمان لەگەڵ و دەستێمان لەگەڵ لە ناسا گروپی تاقمی ئارتمس 2 هەموو خەڵک سیرێکردن تەمانەوان زۆر ناوبانگیان دەرکرد منیش خۆم سێرمەکردن نازام چی بوو حەزمان لێ و سەرنجی هەموو خەڵکی ڕاکێشا بوو و لەگەڵ ئەخیر کەس مرۆڤ کە لەسەر جاکشمت کە لەسەر مانگ
ڕێی کردووە کرا ئەوە وەسە باشە و نەگەنجی کرا لەگەڵیان بڕۆیتە ئیشێکی زۆر مەزنتان کرد هەموو خەڵک سەیریانەکردن هەموو خەڵک من لەگەڵ دەستێک خەڵکا بووم کە بەشێکی ئاسایی سەیریان ناکرد نانمان نەخوارد وتیان تەلەڤیزیۆنە بکەین و سەیریکەین سەیری ئارنمەستوو بکەین هەنێ کەس نێسای بەڵام دوای بۆیان دەرکەوت کە چییە کوا جارێت زۆر مەزنە ڕاز جارێت بەڕێوەبەری ناسایە چی ئیشێکی مەزنەکە ئەمێ سوپاسی هەمووتان بکەم سوپاسدانەکەم ئیشێکی مەزنتان کردووە ئەم خەڵکە مەزنە باڵانە کە لەسەر تیاری ڕایت فڕیون کە ئۆرڤێل ڕایت یەکێ لە دوو براکەی کە فڕۆکەیان داهێنا شەرەفیان ئەدەینە و زۆر پێخۆشحاڵین کە ئەو ئاڵایە لێرەیە گەورەمانەکە لە جیهانی فڕۆکەوانی لەبەرەوە پیرۆزبایی لە هەموو لایەکەکەم لەو بوارەوە هەروەها دیارییەکی زۆر تایبەتم هەیە بۆ ئەم خەڵکانی نیشتیمان پەروەرانە بۆ یادی 250 ئاڵایەکی نوێ بەرزکرایەوانە بەسەر کۆنگرسی ئەمریکا و ئەم شەو پێشکەشێکە پێتان کە بەم زوانە بەڕای فەڵاکان کە چنەوە بۆ مانگ ئەو ئاڵایە بەرن و ئەیدەم بە هەموو ئەم مەزنانەی کە هاتنە سەر مەسرح ئەم شەو و چەند کەسانی کێکەنیان توانی ئەم شەو لەگەڵمان بن زۆر وزامێکی زۆر تایبەتم بۆ ناردن سپاسی هەمووانەکەم بۆ هاتنتان لەبەرەوە من تەسەورەکەم کە سبەینە دوای ئەوە ئەچن بۆ مەریخ قۆناغی دوو هەموو ئەو شتێکە لە بەشکمانایە مانگ ئەکەینەوە و لێەوە دەرەچینە چین بۆ مەریخ و بەردەوامە بین دامە لە پێشەوە بین ئەمە دایری وزارتی هێزی فەزامان دروست کرد خەڵکان گاڵتەیان لێ هاو ئێستا بۆیان دەرکەوتووە کە یەکێکە لە گرنگترین هەنگاوەکانی کە کردومانە کە دایرەی فەزامان دروست کرد هێزی فەزا کە دوا کوتبووین بۆ ماوەیەک لە چین و لە رووسیا ئێستا پێشیان کەوتوینەتەوە بە چەندەها قۆناغی زۆر خەڵکانی وان کۆکو ئێوە کە ئەمان هێناوتە دی سپاسی هەمووتانەکەم زۆر سپاس بە ئەم یادە تایبەتەی کە تیا باسی ڕابردووی گەورەی ئەمریکاکەن قەت بیرمان نەچێ کە ئەمە هیچی ئیمکان نەبوو بەبێ ئەو کەسانەی کە هەموو شتێکیان بەخشی بۆی بگەینە ئەم یادی 250 ئازادیەمان ئەمڕۆ ئەمە ئەندامی 11 خێزانی کە ئەستێرەی ئاڵتونیان وەرگرتووە ئەمە شەرەفێکی گەورەیە شەرەفێکی زۆر قورسە لێ قورستر نییە ئەمانە خەڵکانێکی تایبەتن زۆر سپاسیانەکەم زۆر سپاسیانەکەم بە زۆر ڕۆشتون زۆر سپاسیانەکەم و ئەو کەسە تایبەتە لەو سەرەوە سێرتانەکات سێری دایک و باوکەکات ژنومێرد هەموویان ڕۆحیان سێرتانەکەن بەسەر بەرزیەوە سێرتانەکەن و زۆر سپاسانەکەم کە لێرن و هەروەها بیسامان بۆ هەمووتان هێناوە وەم زین 2 ساعت لەمە پێش ئەبایە بمدای پێتان بەڵام دوایە کۆ بینەوانە و وسامی شەرەفمان بۆ ئامادەکردوون لە کۆشکی سپیەوانێ بۆ هەمووتان زۆر سپاسانەکەین لەم یادە تایبەتەی 4 تەمووز سپاسیکی قوڵمان هەیە بۆ هەمووتان وەکەتیایە بە وەفابین بۆ ئەو تەسحەیی کە دراوە کە ئەو ئەمریکایە بپارێزین بۆ یادی ناوی هەمویان کە ئەوان خۆیان بەخشیوە ژیانی خۆیان داوە و ئەم کەسانە هەمویان بە ناڕەحەتێکی زۆر ڕۆشتین زۆرمان خۆشەوێن زۆر سپاس لە دڵی هەمووانان لە ساڵی 1970 تا ئەمڕۆ لە هەر شوێنێکە ئاڵای ئەمریکا بەرزکرابێتەوانە ڕەمزی هێز و ڕاستی و عەدالەت و ئەمەل بووە هیوە چونکە ئەمریکی وەن لە 1944 دایکێک و کچێک لە ماڵەکەیانە لە بەلجیکا ژێردەسی ئەڵمانیا و نوێژیانە کرد سەڵاتیانە کرد بەوەی کە دوعایانە کرد وڵاتەکەیان ڕزگار بێت لە دەستی ئەڵمانیا کە تایە چوون
پەڕۆ و قماشیان کۆکردەوانێ بە دەستی خۆیان ئاڵایکی ئەمریکیان دوری ئەو ڕۆژێ بۆ ئەو ڕۆژە ئامادەیان کردبوو کە ئەو ڕۆژەی کەتیایە ئازاد کران بە دیاری یانە دەست سوپایەکی ئەمریکی نەیانزانی کە باپیرە گەورەی ئەو ئاسکەرەی کە ئەو ئەڵایە دەست دروستکراوەیاندایە ئەوە بوو کە نشیدی وڵاتەکەمانی نووسی پێش چەند سەد ساڵێک. خێزانی کی نووسری سرودی نیشتیمانیمان لێرەیە. زۆر سپاس. زۆر سپاس. نەوەی ڕائد کایل کی 23 ساڵە لە سوپایە زۆر بەڕێز و ئەم ساڵ سڵاو و تەحیاکات و ئەو ئاڵایەی کە ئەو دایک و کچە بەلتیکیە دروبیان کە ئەمە هەمووی پڕ لە سپاسیە بۆ وڵات و نیشتیمانمان. وە لە کۆتاییە لە بەیانی سەر بەخۆییەک کە لە فیلەدافیا بۆ سەرکوتن لە یۆرکتاون بۆ مەسانەی وڵاتەکە و شاخە بەرزەکانمان کە لە ئەلاسکایە لە بەشە گەورەکانی وڵاتەکەمان کە داگیرمان کرد و بۆ ئەو شوێنە وشکایەکانی ناوچەی وڵاتەکانمان لە شاری مانهاتنەوانە لە نیویۆرک بۆ ئەو سەری ئەو دیوی مانگ کە گەیشتوین و لە ئەمڕۆ لە پایتەختی سەلامەت و ئەمینی وڵاتەکەمان واشنگتن دیسی پایتەختی نیشتیمانمان پایتەختەکەمان ئێستا ئەمین و ئومانە و ئەچریسکێتەوە و کاتێک بوو پێش 2 ساڵ لەمە و پێش شارێکی زۆر نائەمین بوو ئێستا بۆ بە ئەمینترین شار و جوانترین شار بۆ ئەو ڕووبارە گەورەکانی خلیجی ئەمریکا هیچ قورساییەک نییە کە ناتوانین ئێمە زاڵبین بەسەریە هیچ شوێنێک نییە کە ناتوانین خۆمانی نەگەێنین هیچ هەدەفێک نەتوانین بهێنینە دی شتێک نییە ئەمریکی نەتوانن بیکەن و ئێستا سەلمانومانە بازاری بۆرسەمان بەهێزترین و 19 ملیارد دلار استثمار کراوە لە وڵاتەکەمانە لە دەرەوە و ئێستا مەسانە دروستەکەین بە شێوەیەک وێنەی نەبووە بەنامەی تەقاعودی خەڵکان لە بەرزترین ڕادایە و خەڵکانێک ئەمڕۆ ئیشەکەن و لە ئیشان بەرزترین ڕادەیە لە هەموو مێژومانە و لەم وڵاتە ئەتوانین زەحمەتری خەو بینینە دی و خەو نییە لە مێژووە لە گەورە و لە باڵایەک لەوە گەڕێتەوانێ بۆ ئەو ڕۆژەی کە 4 تەموزی 1976 دەستی پێکرد کە ئەو شەڕ بوو بۆ سەربەخۆیی خەڵکانێکی چەکداری هاکەزایی دەستیان کردەوە خەڵکانی جوتیار خەڵکانی ئیشکەری ناوشار کە چوون سلای حایبەرز کردەوە بەرامبەر گەورەترین و مەزنترین سوپا لە جیهانە وایان زانی تا ئێمەیان بینی کەس جباری نەکردن بەڵام لە بڕوایەکەوە هاو کە خەڵکانێکی ئازاد ئەبێ لە وڵاتێکی ئازادا بژین دوای 250 ساڵ جیهان ئیمبراتۆریەتی گەورە و مەملەکات و دەوڵەتانی تر و خەڵکانی دیکتاتۆر ڕووخان بەڵام ئێمە دوای 200 ساڵ و 50 ئاڵاکەمان و سەرمان بەرزە و چۆن بەم شێوەی کە خۆمان دەرخستووە واتە ئەنزانی بە کۆتایی هاتوین بەڵام نەخێر گەڕاوینەتەوە و ئەم ئاڵە ئەمریکیە هەر بەرزە و ئازادە و جوانە پێشکەوتوین و بەرز بوونێتەوە چونکە دامەزرێنەرامان خەڵکانێکی باڵا بوون قەزەکەمان عادل بوو وەک کەلتورمان کەلتوریکی تایبەتە و دوا ڕۆژمان خوا نووسیدێتی نووسراوە بەدەستی خوا دوا ڕۆژمان وەکو چۆن ئەبینین ئەم شۆ دوای 250 ساڵ ڕۆحی 1976 هێشتا زیندووە لە ناومانە لە ناو هەمومانە و دەنگی بەرزە لە ناو دڵی پایتەختەکەمان و دەسووتێ لە دڵی هەموو نیشتیمان پەروەرێک و لە ناو هەموو شارێکمانە و وڵاتی و جیهانی
وڵاتانی جیهانی درەوشانەوەتەوانە وشتیوا وێنەی نییە دوای 250 ساڵ لە تەمەنە ڕەمێکم گەورەترین بەتەمەنترین دەستور بین بەڵام وڵاتەکەمان هێشتا لە سەرەتای دەستپێکردنایە چونکە دو ڕۆژی ڕووناکتر بەڕێوەیە. ئەمە تەنها کازیوەی سەردەمی زێڕینی ئەمریکایە ئەم لەم ڕۆژی 250 ساڵەی 4 تەموزە ئەو عەدالەتی کە هێنامانە دی 2 سەدەونی و لەمە پێش بۆ خۆمان و بۆ مناڵانمان و بۆ دۆزی ئازادی ئێمە وڵاتەکەمانە بینە ئاستی بەرزتر بۆ ئاست گەلێک کە هەرگیز پێی نەگەشتون ئێمە وڵاتەکە باشتر و بەهێزتر و باشترێکین و زۆرتریش خۆشمانێت و ئەمێ سوپاسان بکەم و داوای لە برنجێکین کە هەورە بروسکە ئەم وەزعە خوڵقێنێ بەڵام قەت نامان وەستێنێت من سوپاسانەکەم و خۆشمەوێن و شەرفشی گەورەیە کە من سەرۆکتان بم و خوددا هەمووتان بپارێزێ سوپاس. یاریاگرینی زۆر مەزنمانە بێ لەگەڵتانە سەیرەکەم زۆر بە زووی تۆزی کە دەست پێکە زۆر سوپاسانەکەم ئەمەتان زۆر بەدڵە بێت سوپاسانەکەم هەموونا.
join us in singing the national anthem.
بله بینرین هجا پشتی گوتارا سروکی امریکای دونالد ترامپ کودری دورا نزیکی 40 دقیقه درش کرد یا بحث گلک مجاران کرد سرود اجتماعی امریکای هات لیستنو نهاجی ام دیمنن زندین یارین آگرین کو برای گوتبون و درشترین و مزنترین یارین آگرین دی دیروکی ولی جیهان دابن او بردوام بکن نهاجی دیمن زندین هر حال ام لوی داره خاطر خوشبات خوازن امی و بهلن لگل وان دیمن زندین یارین آگری و آهنگا تایبتا به مراسم 205 سالیا سر خوابونا امریکایی حتی جاره کدن بمینن دناو خیر و خوشی دا ویگاویجی بخاطره وه کاتک خوش واو